پەیامەکەی ئۆجەلان بۆ بارزانی چی بوو؟ لە ئێستادا چارەنووسی سێ پارچەی کوردستان لە دەستی ئۆجەلان و بارزانیدایە. هەفتەی پێشوو شاندی ئیمراڵی سەردانی هەرێمی کوردستانیان کردو لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی کۆبوونەوە. شاندەکە پەیامی ئۆجەلانیان لەسەر پرۆسەی ئاشتی کورد لە تورکیا گەیاندە بارزانی. شاندی دەم پارتی کە بە شاندی ئیمراڵی ناسراون گەڕانەوە تورکیا وتیان هەوڵەکان بەردەوامن بۆ سەرخستنی پێواژۆی ئاشتی. بەپی زانیاریەکان شاندەکە نامەیەکی نووسراوی ئۆجەلانیان داوەتە دەست مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان. ئۆجەلان داوای لە بارزانی کردووە کە تایبەت بە پرسی کورد و لە ڕۆژاوای کوردستان ڕۆڵی سەرەکی و نێوەندگیر ببینێت. چونکە بەلای ئەوانەوە دۆخی ڕۆژاوا لە هەموو پارچەکانی دیکە ئەستیارترە و دەبێت دەستپێکی پرۆسەی ئاشتی ڕەنگدانەوەی لەسەر دەستەبەرکردنی مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان هەبێت. کورد بەگشتی دوو دڵە و درسی هەیە لەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا نیەتەکەی دەستەبەری مافەکانی کورد نەبێت. هەر بۆیە ئۆجەلانیش داوای کردووە بارزانی ڕۆڵی چاودێری پرۆسەکە ببینێت تا سەرەتا بزانن ئایا چەندە تورکیا هاوکار دەبێت بۆ ئەوەی کورد لە سووریا مافەکانی دەستەبەر بکات و جارێکی تر هێرش نەکرێتەوە سەری. هاوکات دەبێت دەسەڵاتدارانی دیمەشقیش هەنگاوی کردداری بنێن بۆ ئەم مەبەستە. هەرچی پرسی چەکدانانی قەندیل و پرسی کورد لە باکوورە لە دڵە ڕاوکێەوەدان دەستبەرداری چەک نەبن تا گرنتی چارەسەری بنەڕەتی کێشەی کورد دەکرێت لە تورکیا و دەستوری ئێستای تورکیا هەموار دەکرێتەوە. چونکە بێگۆڕانکاری لە دەستوری تورکیاتە بە تایبەت لە مادەکانی تایبەت بە یەک ئاڵە و یەکنەتەوە و یەک زمان باسکردن لە پرۆسەی ئاشتی بێمانە دەبێت. چاوەڕوان دەکرێت شاندی ئیمراڵی وەڵام و بەدەمەوە هاتنی لایەنەکان ببنەوە بۆ لای ئۆجەلان و دواتر پەیامی پرۆسەی ئاشتی لە زاری ئۆجەلانەوە بڵاو بکرێتەوە کە چاوەڕێ دەکرێت ئاگربەستی شەڕی 40 ساڵەی نێوان قەندیل و ئەنقەرە ڕابگەیەنێت. دواتریش هەنگاو بە هەنگاو پرۆسەی ئاشتی لە تورکیا دەست پێ بکرێت کە پێدەچێت دوایین خاڵیان هاتنە دەرەوەی ئۆجەلان بێت لە ئیمراڵی و چۆڵکردنی وردەوردەی قەندیل بێت لەلایەن گەریلاکانەوە. بەڵام هەموو ئەمانەش لەسەر هاتنە پێشەوەی تورکیا و بەرپرسانی ئەو وڵاتەوە ستاون. هەر بۆیە ئێستا دۆخی تورکیا و پرسی کورد لە دووڕیانێکدان کە دەبێت یان کێشە مێژوویەکە بە یەکجاری چارەسەر بکرێت یان پرۆسەی ئاشتی بۆ کورد و تورکیاش دەبێتە خەونێکی بەدینە هاتوو.